کۆتایی مانگی ئازاری ئەمساڵ زیاتر لە 57 ملیۆن هاوڵاتی بۆ هەڵبژاردنی سەرۆکی شارەوانەکانی تورکیا ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن. سعدی گۆڤن سەرۆکی دامەزراوەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا لە گفتوگۆیەکیدا لەگەڵ ئاژانسی ئەنادۆڵی وڵاتەکەی ژمارەی دەنگدەرانی دەنگدانی شارەوانیەکانی بە 57 ملیۆن و 93,985 دەنگدەر خەمڵاندووە و ڕاگەیاند ئەو هاوڵاتیە سووریانەی کە ڕێگەزنامەی تورکیان وەرگرتووە مافی دەنگدانیان هەیە. سەرۆکی دامەزراوەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا ئاماژەشی بەوە کرد دوای ئەوەی لە نێو لیستی دەنگدەراندا 6,000 کەسیان تێبینی کرد کە تەمەنیان لە سەر و 100 ساڵیەوەیە. ئەو تۆمارانەی کە گومانیان لێی هەبووە لێکۆڵنەوەیان لێکراوە و 6,000 مردوش لە تۆمارەکان سڕاونەتەوە و جەختی لەوەش کردەوە کە مەحاڵە کەسێک هاوڵاتی کۆماری تورکیا نەبێت و بتوانێت دەنگ بدات. Seçimlerde سادی گۆڤن جەختی لەوەش کردەوە ئامادەکاریە بەرایەکانی هەڵبژاردنە خۆجەیەکانی سیوێکی ئازاریان بە ڕێژەیەکی زۆر تەواو کردووە و ئاشکرای کرد دامەزراوەی باڵای هەڵبژاردنەکان گرنگی نادا بەوەی کاوانەی ڕێگەزنامەی تورکیان بەدەستێناوە لەکوێوە هاتوون و وتی لەوانەیە و هاوڵاتیانە لە بولگاریا یان یۆنان و رووسیاوە هاتبن و مافی هاوڵاتی بوونیان پێدرابێت. بەڵامەوە کێشەی دامەزراوەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیانیە و تەنها سەیریەوە کە ناخۆ کەسێک هاوڵاتی کۆماری تورکیایە یان نا. گۆڤن وتی شێگەر هاوڵاتیانی کۆماری تورکیا مەرجەکان بیان گرێتەوە کە تەمەنی 18 ساڵی تەواو کردبێت و سەرباز نەبێت وەک دەنگدەر لە لیستەکەدا تۆمار دەکرێت و ئەو سووریانەی هاوڵاتی کۆماری تورکیانین بە دڵنیاییەوە ناتوانن دەنگ بدەن. دەنگدانی هاوڵاتیانی سووری ناڕزایەتی بەرفراوانی ئۆپۆزیسیۆنی لێکەوتۆتەوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا پەرلەمانی تورکیا بانگێشتی سولەیمان سۆیلۆی وەزیری ناوخۆیە وڵاتی کرد و لێپرسینەوەی لەسەر ئەو بابەتە لەگەڵدا کرد. Önümüzdeki 31 Mart yerel seçimleri elbette ki siyasetin doğal takvimi içerisinde gerçekleşecek olan seçimlerdir. لە ئەمیانەی وەڵامدانەوەی پرسیاری پەرلەمانتاران وەزیری ناوخۆی تورکیا دانی بەوەدانا کە 53,099 هاوڵاتی سووری ڕێگەزنامەی تورکیان وەرگرتووە و بە پێی یاسا کارپێکراوەکانیش ئەو هاوڵاتە سووریانە لە هەڵبژاردنی سیوێکی ئازاری ئەمساڵی شارەوانیەکان مافی دەنگدانیان دەبێت. کێبەرچەیەکی توند لە نێوان پارتە بەشداربووەکانی هەڵبژاردنی شارەوانیەکاندا هەیە و هەدەپە لە ڕۆژی حوتیە مانگا بە ئامانجی شکستێنان بە قەیومەکان و بەدەستێنانی 120 سەرۆک شارەوانی و پەیمانەتی لەگەڵ 7 حیزبی کوردی ڕاگەیاند. قەیوم بەو کەسانە وترێت کە حکوومەتی تورکیا لە دەرەوەی هەڵبژاردن بۆ سەرۆکی شارەوانیەکان دایان دەنێن ئەمەش دوایەوەی سەرۆک هەڵبژێردراوەکان بە پشتگیری پەکەکە تۆمەتبارەکات. تورکیا لە 14 یابی 2016 یاسای قەیومی لە پەرلەمانی تورکیا پەسەند کرد. بە پێی یاساکە و سەرۆک شارەوانیانەی پشتگیریان لە پەکەکە کردووە وەزارەتی ناوخۆ توانێت لە کاردوریان بخاتەوە و لە شوێنەکەیان کەسێکی دەستنیشانکراوی دەوڵەت دابنێ. لە کۆی 104 سەرۆک شارەوانی ناوچەکانی باکووری کوردستان بە پاساوی جۆراوجۆر کە دیارترینیان لە ئەنگریکردنی پەکەکەیە 94 سەرۆک شارەوانی لە هەدەپە سەنراوەتەوە و سەرۆکەکانیان یان زیندانی کراون یان لە کارەکانیان دوور خراونەتەوە. بە پێی پرۆگرامی دامەزراوەی هەڵبژاردنەکانی تورکیا 19 شوبات دوامۆڵەتی پارتە سیاسیەکانە تەناوی کاندیدەکانیان پێشکەشی دامەزراوەی باڵای هەڵبژاردنەکان بکەن. لە 30,000 لیستی کۆتایی ناوی کاندیدەکان بڵاو دەکرێتەوە و لە سیوێکی هەمان مانگیشدا هەڵبژاردنی سەرتاسەری شارەوانیەکان بەڕێواچێت.